A B C. محەممەد یاسینجان منداڵەکانی خستۆتە بەرخێندن لە پێناو ئایندێکدا ئەوەی کە ناتوانێت لێی دڵنیا بێت بە ماوەیەکی کورتوای ئەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی ناتۆ نزیکەی 10 ساڵ لەمەوبەر گەیشتنەوە ئەفغانستان لە ئێرانەوە گەڕایەوە بۆ وڵاتەکەی ئەو دەمە بڕوای وابوو کە ئاشتی لە کۆیتاییدا گەیشت بێتە نیشتیمانەکەی. و افغانا را تا انسان نمیدانه. خوب از اونجا که بازگشت شدیم پس در داخل خاک خود آمدیم در این مدت 5 سال کاتێک ئێمە پەنابەر بووین ئەوان تەنانەت وەک مرۆڤ مامەڵەیان لەگەڵدا نەدەکردین هەروەها کاتێک گەڕینەوە لە کابول بژین ڕەوشی ئاسایش چاکتر بوو ئێمە ئاسوودەین و هیوا دەخوازیین یەزدانی مەزن ئاسایشی زیاتر بە ئەفغانستان ببەخشێت و ئەو دەمە دەتوانین ژیانێکی چاکتر بەسەر بەرین. ئەمنیەت در افغانستان بیاره و ما زیاتر بتانیم که زندگی خود. کچەکە یاسین ئیسا لە کابول دەخوێنێت چیتر لەلایەن حکومڕانی زۆرداری تالیبانەوە ڕێگەی خوێندنی لێ ناگیرێت. لە پایتەختی ئەفغانستانە حکوومەتێک هەیە بە شێوەیەکی دیموکراتیانە هەڵبژێرداوە، بەڵام هەژاری بربڵاوە و گەندەڵی ڕیشەی لە وڵاتەکەدا هەیە. بەرهەمهێنانی ڕوەکی حەشیش و قاچاقچێتیکردن بە مادە هۆشبەرەکانەوە بۆتە شێوازی ژیان. تەنانەت مزگەنی ئەو سامانە بەرینەی کە کانزاکانی نێو زەوی دیدەن لە چەندان ساڵانی ئایندەدا دەبێت. فەوزی کۆفی ئەندامی پەرلەمانی ئەفغانی مەترسی ئەوەی هەیە کە وڵاتانی خۆرئاوە لە داهاتوودا دەستبەرداریان ببن و ئەفغانستان بگەڕێتەوە ئەو ڕۆژی ئاژاوی بێسەروبەرەی دوای کشانەوەی سۆڤیەت لە ساڵی 1989 دا بە دوای خۆی داهێنای. ئەو دڵی مەترسی ئێمە ئەوەیە کە لەگەڵ کشانەوەکەدا واتە کشانەوەی پێشوەخت و بەبێ تەواوکردنی ئەم جەنگە بە باشی بەبێ هێنانە گۆڕی ئاشتێکی درێژخایەن ڕۆژەکە لە ساڵی 1992 خراپتری لێبێت. هەروەها ئاکامە خراپەکانی و زیادبوونی نەبوونی ئاسایش و سەرهەڵدانەوەی تالیبان لە ئەفغانستاندا. ئەمانە تەنها دەرئەنجامی خراپی بۆ ئێمە نابێت وەک ژنان بەڵکو هەروەها بۆ ئێوەشی دەبێت. هێزەکانی ناتو هەنووکە ڕۆڵی شەڕکردنی خۆیان لە ئەفغانستان کەم دەکەنەوە. ئەمریکا بەنیازە تا ساڵی 2014 لەشکری خۆی بکشێنێتەوە. ئێستا چەخت لەسەر ئەوەیە کە سوپای نیشتیمانی ئەفغانی بگۆڕن بۆ هێزێکی ئاسایشی بەتوانا و هەروەها ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئاشبوونەوە لەگەڵ هەندێک لە ئەندامانی تالیبان، بەڵام هەردوو لایەن دەخوازن لە پێگەی هێز و تواناوە دانوستان بکەن. بەڵام هەموو ئەوەی کە محەممەد یاسینجان گەرەکێتی ئەوەیە منداڵەکانی گەورە بن و هەروە ئەفغانستان بێتە شوێنێکی باشتر. ئەگەر ئاشتی بگەڕێتەوە بۆ ئەفغانستان ئەوە منداڵەکانمان دەتوانن بچن بۆ خوێندنگە و دەربچن و خزمەتی ئەم وڵاتە بکەن. بەڵام ئەگەر ئەمریکایەکان لە ئەفغانستان دەربچن و ڕەوشی ئاسایش سەر لە نوێتێک بچێت ئەوە دەبێت ئێمە ئەفغانستان بەجێبێڵین و هەموو کەلوپەلەکانمان بفرۆشن و دووبارە لە وڵات کۆچ بکەین. ئەمە شواتای کۆتایی هاتنی خەونی محەممەد یاسینە بۆ ژیانێکی چاکتر و ئەفغانستان بەجێ دەهێڵێت بۆ ڕووبەڕووبوونەوەی چەندین ساڵانی تری جەنگ. ئەم راپۆرتە لە تەنی ئەمریکاوە پێشکەشتان کرا.